نزیک دەبێتەوە لە 1 ساڵ بەسەرە و بەڵێنەی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەی زەویەکانی هەشتی حەسارۆک لە شاری ئەولێر، بەڵام تا ئێستا ئەو بەڵێنە جێبەجێ نەکراوە. دوایە ئەو بەڵێنەی پێیان درا کە ڕێگەپێدانیان بۆ دەکرێت تا زەویەکانیان بکەم بەخان و ژمارەیەک لە هاوڵاتیان لەسەر ئەو بەڵێنە زەویان کڕی، کەچی ئێستا بەهۆی جێبەجێنێکردنی بەڵێنەکە تووشی زەرەر بوونە. لەسەر بەڵێنی ئەو حکوومەتەی کڕیم لەوێن دەرێ، نانی ئەو ئاردانە لە 4 دەفتەری خوا دەزانی گەیشتە 6 دەفتەر و نیوی، ینی هەندە خەڵکەک هەرماری کاول بوو بەو بەڵێنانەی بە مەسەلەن خەڵکییاندا کە لە بۆتان دەینین دەچی یەک مەسەلەن بەڵێنامەت پێپەر دەکاتەوە لە بۆی مەسەلەن ڕێپێدانی ئەو ڕێپێدانە 1 ساڵە کرایە بەخوای لێ ناگەڕن 1 بلۆشی ببێ سعار دەکەن. ئەمن بۆ ئاخیرانە کڕیم کە کاتێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسعود چەوێندەرێ گوتیان ڕێپێدان کراوە، ئەم لەبەر ڕێپێدانەکەی کڕیم بەڕاستی گوتیان ڕێپێدان کراوە ڕازەم کڕیم، ئێستا کەوا زەرمە ئێستاکە. خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک دەڵێن دەستیان پێ دەکەن و چارەنووسی زەویەکانیان بەنادیاری ماوەتەوە. هیچ بەڵێنێکیان پێ نەدەم، کاکەوە دیزاین شتی واخەریکە مەسعود نازەم چیت بەڵام یانی هەز دەکەین خافلاندنە مماتەڵەیە، ئەوە بەڵێن نییە، بەڵێن یانێ تو لە دوای ساڵشی بە زووترین کات بە زووترین کات تو بە دوای ساڵشی ئەدیکەنجی دەکەی لە 8 ساڵەکەی گەڕێ و ماوەی ساڵەکە تەقریباً پار ڕەمەزانە بوو سەرۆکی حکوومەت هات بەڵێنیدا، ئەوە ئێستاوە خەریکە بگاتەوە کاتی خۆی. ئاخی جار جەنابی سەرۆکی حکوومەت بەخۆی هاتە سەر ئاردەکان گوتی ئەم بەڵێنە خەدەمات بۆ ئەم هەشتی حەسارۆکانە دەینم، یعنی ئەمە 19 ساڵەوە چاوەڕێینە، ئەمن تەزبیت حدودم کردیە، ئەوە تەزبیت حدودم کردیە، یعنی ڕێپێدانم هەموو شتێک لێ ناگەڕێن خانی لەسەر ئاردەکەی خۆم بکەم. نزیکەی 20 ساڵە زەویەکانی هەشتی حەسارۆک لە شاری ئەولێر هەر وەک خۆیەتی و ڕێگە پێدران نادرێت تا ئەو خەڵکە زەویەکانیان بکەم بەخان و بەمۆیە شەوا ژمارەیەکی زۆر لە خاوەنی ئەو زەویانە تووشی گرفت و زیان بوونەتەوە. هەڵگورد ئەحمەد، کورد سات نیوز، هەولێر.